سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە لە پەرلەمانی کوردستان ئاشکرای دەکات بە پێو بەدواداچوونانەی کردوێتی لە ئێستادا موچەی مانگی ئازاری فەرمانبەران بە 300 ملیارد دینار زیادەوە لە بەردەست حکوومەتە و پێویستە خەڵک قبوڵی نەکات دابەشکردنی موچە دواکەوێت. علی حەمە ساڵح سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە لە پەرلەمانی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ڕایگەیاند. لە ئێستادا حکوومەت هێرەم داهاتی ناوخۆ و 200 ملیارد دیناری عێراق و 550 ملیۆن دۆلاری نەوتی لە بەردەستدایە و بە مەبەست موچەی مانگی ئازار دابەش ناکات. بۆ ئەوەی تا پێش دەژن دوو موچە دابەش نەکات و پلانی هەیە لە سەرەتای مانگی نیساندا دەست بە دابەشکردنی موچەی مانگی ئازار بکات و تا کۆتایی ڕەمەزان یەک موچە دابەش بکات. مانگی دوو داهاتی نەوت 488 ملیۆن دۆلار بووە، واتە 37 دۆلار لە هەر بەرمیلێ مایەوە. بەڕێزان لە ئێستادا دڵنیاتانەکەمەوە، ئێستا بەڵگەکانیشە خەمە ڕووبۆتان داهاتی پێویست هەیە بۆ ئەوەی موچەی مانگی سێ بدرێت. چۆن؟ مانگی پێشوو کە نرخی نەوت تێکڕای برێن 97 دۆلار بووە، 488 ملیۆن دۆلار دراوە بە موچە، واتە 37 دۆلار بۆ هەر بەرمیلێک. ئەم مانگە نرخی نەوتی برێن تێکڕا گەشتووەتە 170 دۆلار. بۆیە بە هەموو حساباتێک بە حساباتەکەی سەرۆکی حکوومەت کە لە ساڵ چلوێکە تر باسی خوڕبەڵە و هیچ شوێنێکی تریش نەکەین 550 ملیۆن دۆلار ێستا پارەی نەوت حازرە. لە داهاتی ناوخۆ تەنیا 50 ملیۆن دۆلار پێویستە. هەولێر 28 ملیۆن و نیو بدا کە بەس برایم خەلیل 50 ملیۆن دۆلارە. جگە لە 200 ملیارەکەی بەخا، واتە داهاتی ناوخۆ و نەوت بە زیاد دۆبەشی موچێکات جگە لە 200 ملیارەکەی بەغدا کە دەتوانرێت بۆ پرۆژە بۆ خزمەت گوزاریەکان بۆ تەرفیع بۆچی بەکار بهێنرێ. بەڵام بەداخەوە نیەتەکە ئەوەیە لە 3 مانگەوە موچە دەست پێ بکە، بە خاوەخاو بڕوا درێژ بکرێتەوە تا بگاتە 15 مانگ و دواتر خاو بکرێتەوە بۆ ئەوەی نەتوانرێ یان نەیکەن پێش ڕەمەزان دوو موچە بدرێت پێش جەژن. لە کاتێکە بە حساباتی خۆیان ئێمە نا 600 ملیۆن دۆلار بۆ موچە پێویستە، بەس نەوت 550 ملیۆن دۆلارە.